زانیاری داوا کراوە و کۆمەڵێ مەرج و ڕێنمایی هەیە کە هاوکارەکانم بۆتان باس دەکەن. پێویستە زۆر بە وردی ڕەچاوی ئەو مەرج و ڕێنمایانە بکرێ بۆ پێشکەشکردنی داواکاری. دوای ئەوەی کە داواکاریت پێشکەش کرد، هەموو ئەو داواکاریانە دێتە سێرڤەری تایبەتی خۆمان لە کۆمیسیۆن و هەڵدەگیرێ. پاش کۆتایی هاتنی پرۆسەکە ئەم لیژنە بەڕێزە کە هەمووی تایبەتمەندە لە بواری ئایتی کۆمپیوتەرە و بە تایبەت هەڵبژێراوە بۆ پرۆسەیە، هەڵ ئەستێ بە شیکردنەوە و تەحلیلی ئەو داتا و بەیاناتانەی کە لە بەردەستمانایە. هەموو ئەو داتا و زانیاریانەی کە لای ئێمەیە بەراورد دەکرێت بە تۆماری دەنگدەرانی ئێمە. تۆماری دەنگدەرانی ئێمەش تایبەتە بە هەرێمی کوردستان. ئەم قسەیە حەز دەکەم زۆر جەختی لێ بکەنەوە لە میدیاکان، تەنها ئەو کەسانە بۆیان هەیە داواکاری پێشکەشکەن کە فۆرمەکەیان فۆرمی هەرێمی کوردستانە و لە بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران زانیاریەکان وەرئەگرن، یان لەو لینکەی کە کۆمیسیۆن دایناوە و دواتر ئەم بەڕێزانە بۆتان نمایش دەکەن.